بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. من دكتور صابر محمد أمين پسپۆڕی هەناوی لە تاوەری تەندروستی سمارت. ئەمڕۆ بە بۆنەی 5/5 بە بۆنەی ڕۆژی هوشیارکردنەوەی جیهانیە لە بارەی نەخۆشی ڕەبۆ تەنگەنەفەسی. طبعا ئەمە لە ساڵی 98ەوە ئاهەنگی بۆ گێڕێ ئەم ڕۆژە و لەبەرەوەی زیاتر وشیارکردنەوەی نەخۆشە لەبارەی ئەم نەخۆشیەوە و ئەم ساڵ بە تایبەتی بۆ ڕاستکردنەوەی چەند بیرۆکەیەکی هەڵە هەیە کە لەبارەی نەخۆشی ڕەبۆوە هەیە لە ناو یعنی باوە لە ناو خەڵکە. یەکێکیان ئەوەیە کەوا ڕەبۆ بەس نەخۆشی مناڵە و کە گەورە بێ ئیتر ئەیپەڕێنێ و نامێنێت. تەمەن ئەمە ڕاست نییە. نەخۆشی ڕەبۆ لەوانەیە لە هەموو تەمەنێکە تووشی نەخۆش ببێت، چ مناڵ بێت چ گەورە بێت. و بیرۆکەیەکی تر هەڵە هەیە کەوا ئەوانەی تووشی ڕەبۆ بوون نابێ هیچ وەرزشێ بکەن. وانە ئەگەر ڕەبۆکە کۆنتترۆل بێت ئەتوانێت هەموو وەرزشێک بکات، تەنانەت ینی بتوولە و ئەمانەش بەدەست بێنێت. بیرۆکەیەکی تر هەڵە هەیە کەوا ڕەبۆ نەخۆشیەکی گوازراوەیە. تەمان هیچ ڕاست نییە. ئەو هەوکردنەی کە لە بۆریەکانی هەناسە ڕوئەیە بە بۆنەی بەهۆی ئینەوە نییە، ینی میکرۆب و ڤایرۆس و بەکتریا و ئەمانە. خانەکانی لەشە هی بەرگری تێکەچێ و هەوکردنێک دروستەکان لە بۆریەکانی هەناسە ئەبێتە هۆی ئاوسانی بۆریەکانی هەناسە و تەسکبوونەوەی لەبەرەوە ئەو نەخۆشیی تووشە بێت کە نیشانەکانی ئەوەیە تەنگەنەفەسیە و سنگ قەپات هەستەکە سنگی قەپاتە بێت و خزە خزیەت هەناسەی و کۆکەیەکی وشک کە زیاتر ئەم نیشانانە لە نەخۆشە لە کاتی شەوە دەرەکەوێت. یعنی لە کاتی شەوە زیاتر هەناسەی پێتونگە بێت و چەند هۆکارێک هەیە کەوا زیاتر هەناسەی پێتونگە بێت، وەکو هەوای سارد و هەڵاڵە و بۆن و دووکەڵ و تەپ و تۆز و ئەمانە نەخۆش تا بۆی بکرێت. تەمان ئەبێت لەمانە خۆی بپارێزێت. ئەجا لەبارەی نەخۆشی ڕەبۆ لەگەڵ کۆرۆنا، تەمان کۆرۆنا نابێتە هیچ یعنی زیادکردنی نەخۆشی ڕەبۆ. یعنی لەم هینەی نەخۆشی کۆرۆنا کە هەبوو ئەم ساڵ ینی ملاحەزەیان کردەوە نەخۆشەکە زیایی نەکردو، ینی حاڵاتی هەوکردنی ڕەبۆ زیان نەبووە لە کاتی کۆرۆنایە. و کۆرۆنا نابێتە هۆی زیادبوونی مردن لە حاڵەتی ئەوانەی کە ڕەبۆیان هەیە، بە شەرتێک ئەگەر بەباشی کۆنتترۆل کرابێت. نەخۆشی ڕەبۆ خۆی نەخۆشیێکی درێژخایەنە، ڕاستە چارەسەرێکی بنبڕی نییە، بەڵام کۆنتترۆل ئەکرێت وەکو هەموو نەخۆشیە درێژخایەنەکان کە قابلن بۆ ئەوی کۆنتترۆل بکرێن.